لەبارەی ئەو لیستێکە لیستی هێزە ئەمنیەکان لە هەرێمی کوردستان بەڵێ کە نەنێراوە تەنها کۆی موچەکەی نێراوە بەشێک لە ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق پەرلەمانتارە کوردەکانیش دەڵێن هۆکاری کەمناردنی بەشە موچەی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ ئەم هۆکارە کە تەنها کۆی موچەکانیان ناکراوە. پەرلەمانتارە کوردەکان بوونەتەوە تەبێژی حکوومەتی عێراقیان لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە. ئەوە بەشێکیان ڕۆڵێکی ناشرین ناشەریف و خەبیس و دوور لە هەموو بنەماکانی کوردایەتی نیشتیمان پەروەری وڵات پەروەری ڕویان لە خۆفرۆشی و لە خاکفرۆشی کردووە بەشێکیان بوونەتەوە تەبێژی حکوومەتی عێراقی. بۆیە ئەوە ڕەئی ینی زۆر سەریح و واضحی منە لەسەر بەشێکی ئەوانەی کە لە ڕابردوو ڕێگە نیشاندەری دوژمنەکانی هەرێمی کوردستان بوون و بەشێکی ئەوانەی کە لە ڕابردوو هاتن معلوماتیان لەسەر هێزی ئەمنیەدا لەسەر حکوومەتەدا لەسەر دام و دەستگاکانی حکوومەتەدا ڕێیان نیشانەدان ئەوانە جگە پێناسەی خۆفرۆش هیچ شتێکی دیکە نایانگرێتەوە.